پرۆستات چییە؟ لە چەند ساڵیەوە پیاوان دەبێت پشکنین ئەنجام بدەن بۆ دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە. خۆپارێزەکان چۆن جۆرەکانی پرۆستات جۆرن، هەڵاوسانی پرۆستات و باستا هاوکردنی درێژخان و هاوکردنی پرۆستات دەکرێمانە چۆن جیا دەکرێنەوە لە ڕێگەی سیستمی ژیانەوە، شێوازی ژیان چۆن بتوانرێت خۆپارێزی لە توشبوون بە پرۆستات و هەروەها تا ڕادێک بڵین چارەسەرکردنی پرۆستات بکرێت. ئایا هیچ ڕێگەیەکەیە لەم بابەتەوە؟ هەروەها بابەتە بۆ ماوەیەکان یەخۆت ئەو نەخۆشیانەی کە ئەشێ لە جەستەی تاکێکدا هەبێت و توشبوون بەم نەخۆشی ئاسانتر بکات چییە؟ گفتوگویم بابەتە لەگەڵ دکتۆر ئاریاری پسپۆری نەشتەرگەری گورچی لە میزەڕۆ دەکەم کە ڕاستەخۆ لەسەر جۆی لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆرگیان بەخێراتی. زۆر سپاس بووی لەگەڵ ئێمە ئامادەی. سپاسانەکەم باین بینەرانی. سپاس دکتۆرگیان. با یەکەم جا بزانین پرۆستات چییە خۆی؟ پرۆستات ڕژێنێکە تایبەتە لە ئەندامی زاوزەی نێرینەیە هەیە، واتە تەنها لە پیاوان هەیە. قەبارەکەی دەوروبەری 20 غرامە بێ، واتە لە نزیک وەکو گوێزێک ئەتوانین بڵێن. شوێنەکە یەکەوێتە لە نێوان ملی میزەڵان و بۆری میزە، واتە لە سەرەتای بۆری میزە، بۆری میز بە ناو پرۆستاتاڕە. ئیشەکانی پرۆستات بریتە لە ئەو شلەمەنیی کە ئەو تۆیی کە لە ناو هێلکە گونەکانەوە لە پیاوانایەتە دەرەوە، شلەمەنیکی تایبەت دەڕێژێت کە پڕێتی لە ڤیتامینات و مادەی کانزایی کە یارمەتیات تەواوکەری تۆوەکانە بۆ ئەوی کاری پیتاندن ئەنجام بدات. زۆر باش. ئەم گرفتانە چین کە دەشێت تووشی پرۆستات ببێت؟ بەگشتی نەخۆشەکانی پرۆستات دەتوانین پۆلێنیکین بەسەر 3 جۆر نەخۆشیە. نەخۆشی هەوکردنی پرۆستات هەیە کە ئەم جۆران لە گەنجا زۆرە و بەتەمەنیشا هەیە. جۆری دووەم نەخۆشی هەڵاوسانە، هەڵاوسانی پرۆستاتە، ئەو بە تایبەتی لە سەر و تەمەنی 45-50 ساڵە وردە دەست پێ دەکات. لەگەڵیشە جۆری سێهەم شێرپەنجەی پرۆستاتە کە لە چاو ئەو دوانی پێشتر کەمترە بە خۆشحاڵیەوە، بەڵام ئەویش جۆرێکە لەو نەخۆشانی کە لە پرۆستاتا ڕۆیات. زۆر باشە دکتۆر. چەند زواتمە سەر چارەسەر ببوورە نیشانەکانی پرۆستات چییە؟ چۆن دەستنیشان بکرێت؟ ئەم سێ جۆرە جیاوازی کە تۆ باس کرد، جیاوازی نێوان نیشانەکانی چۆنە؟ ئەگەر بە کورتی یەک بەیەکیان باسکەین، هەوکردنی پرۆستات بەگشتی نیشانەکانی ئەو کەسەی کە تووشی هەوکردنەوێ، هەوکردن ئەگونجێ کتوپڕ بێ بۆ ئەگونجێ درێژخایان بێ. ئەوانی کە کتوپڕە بە شێوەیەکی گشتی لە کاتی میزکردنا سووتانەوەی کەست پێەکە نەخۆشەکە زوو ئەچێ بۆ توالێت میزەکە، واتە میزە چۆرکەی ئەبێت، ئەگونجێت میزەکەی خوێنایی ببێت، لە حاڵەتە کتوپڕەکانە تووشی لەرزوتا بێ و ئازار هەست پێەکە لە دەوروبەری بەرمی زەڵان، هەنێجار ئازارەکە ئەچێتە پشتەوە بەر و دەوروبەری کۆمی. لە حاڵەتە کتوپڕەکان بەم شێوەیە. لە حاڵەتە درێژخایەنەکان ئەم نیشانانە هەمووی ئەگونجێ هەبێ، بەڵام بە شێوەیەکی نیشانەکانی چۆنەڵی کەمتر بێت. لە درێژخانەکان نیشانەکەی کەمترە؟ لە درێژخانەکانە نیشانەکانی کەمترە، بەڵام ئەوەیە نەخۆشەکە بۆ ماوەیەکی درێژخان بەردەوام نیشانەی هەیە، ئەگونجێ بۆ 6 مانگ زیاتر، یعنی بە شێوەیەکە کە کارەکاتە سەر کاری ڕۆژانی نەخۆشەکە، چونکە گەر بۆ ڕۆژ و دوو ڕۆژ بێ لەوانەیە بڵێ ئەم نیشانانە زۆر بێزارکەر ناوێ، بەڵام کە درێژخایەن بێ کارەکاتە سەر نەخۆشەکە. زۆر باشە. شێرپەنجەی پرۆستات لە شێرپەنجەی پرۆستاتە ئەم نیشانانی کە ڕوو ئەیات لەوانەیە لە شێرپەنجەکەشا ڕووبات، چونکە شێرپەنجەکە لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە هەوکردن لەگەڵیان ڕووبات، بەڵام ئەوەی کە بەگشتی کە خوێن لە ناو میزە هەبێت، ئەمە نیشانەیەکە وەکو پێڵێن ئەلارمین ساینەواتە نیشانەیەکە ئەبێت ئەو نەخۆشە بە دوایە بچێت، بە تایبەتی ئەگەر لەگەڵ ئەو خوێنەیە ئازاری نەبوو، چونکە ئەگەر ئازاری هەبێ ئەوە زۆربەی کات احتیمالەکان ئەوەیە کە بەهۆی هەوکردنەوە بێ، یان بەهۆی بۆ نمونە بردێکەوە بێ دابەزی بێ، بەڵام کە خوێنێکە بێت و ئازاری لەگەڵانە بێت، ئەمە نیشانەیەکە بێ ئەو نەخۆشە بە دوایە بچێت، سەردانی پزیشکی پسپۆرکە ئەگونجێ ئەو خوێنە بەهۆی شێرپەنجی پرۆستاتەوە بێ و لەوانەش ئەگونجێ بەهۆی شێرپەنجی شوێنی تریشەوە بێ، بۆ نمونە میزەڵان بێ، گورچیلە بێ، بۆری میز بێ. لەبەرەوە بوونی خوێن یەکێکە لە نیشانە سەرچیەکانی شێرپەنجەی پرۆستات و ئەبێت ئەو کەسە بە دوایە بچێت و سەردانی پزیشک بکات. ئەی هەڵاوسانی پرۆستات جیاواز لە هەوکردن و شێرپەنجە؟ لە هەڵاوسانە نیشانەکان زیاتر بریتین لەو نیشانانەی کە میزکردن لە ناو میزەڵانەوە کە بەناو بۆری میزایەتە دەرەوە شتێک وەکو ڕێگرێک وابێت، لەبەرەوە نیشانەکان بریتین لەوەی کە ئەو نەخۆشە لە کاتی میزکردنە هەست بە ئەوە کە میزەکەی احتیمالی هەیە قەتع بێ، یا قوتێکی زۆر ئەکا بۆی ئەو میزەی بێتە دەرەوە، یا ئەوە تا شەوان لە کاتی خەوزیا لە دوو جار لە خەو خەبەری ئەکاتوانێ بۆ میزکردن. لە هەنی حاڵەتی زۆر
جۆنەڵی کە نەخۆشیەکە پێشەکەوێت احتیمالی هەیە ئەو جارێ لە جارەکان نەخۆشەکە بە تەواتی نەتوانین با بڵێن میزکات پێویست بکرێت سۆندەی میزی بۆ دابنرێ بەهۆی هەڵاوسانەکەەوە کەواتە زیاتر نیشانەکانی هەڵاوسان بریتێ لەو نیشانانی کە بەهۆی گیرانی بۆری میزەکەەوەیە و نەخۆشەکە بە زەحمەتی ئەتوانێت میزکردن. بەستی دوو جۆر هەوکردنمان کرد هەوکردنی کچۆپڕ و هەوکردنی درێژخان ئاماژت بە نیشانەکان کرد کە جیاوازیە لە نێوان نیشانەکان لە ڕووی چۆن بڵێ درێژخانەکە بڵێ لە ڕێگەی توندیەوە ئەی لە ڕێگەی مانەوەی لە ڕووی مانەوەی نیشانەکانی لە ڕووی ئەوەی کە مەترسی زیاتر هەبێت ئەکرێک هەوکردنی کچۆپڕ ببێ بە هەوکردنێکی درێژخایەن بەڵێ خۆی عادەتەن هەوکردنی درێژخایەن لەوە ڕوئات کە هەوکردنی کتوپڕ ڕوئەدا و نەخۆش چارەسەر وەرناگرێ یا ئەو چارەسەری کە وەرێگرێ پێش ئەوەی کاتی چارەسەرکە تەواو بێت چۆنەڵی واز لە چارەسەرەکانی بێنێ لە دوای ئەوە ئەبێ بە درێژخایەن بۆیە زۆر گرنگە لە کاتی هەوکردنی کتوپڕە پزیشکی پسپۆر ببینرێت و چارەسەرەکان بە شێوەیەکی پێویست بەکار بهێنێت لەو کاتی خۆیان و ئەو هۆکارانش کە هەبوون بۆ ئەوەی کە تووشی هەوکردنەکە بێت چۆن ئەگەر هەنێ هۆکار هەیە قابل ئەوەیە کە ڕێگری لێ بکرێ ڕێگری لێ بکرێ بۆی دووبارە نەبێتەوە چکە زوو ئەگەر ئەم هەوکردنە دووبارە بێتەوە ئەبێ بە هەوکردنێکی درێژخایەن زۆر باشە بێگومان دێمە سەر هۆکارەکانی دکتۆر بەڵام هەوکردنی درێژخایەن ئەشێ ببێ بە هەوکردنی کچۆپڕ لە فترەیەکی زەمانیدا نیشانەکانی چڕتر بێتەوە زیاتر بێت زۆر ڕاستە ئەگونجێ هەوکردنێکی درێژخایەن بە شێوەیەکی گشتی نیشانەکانی هەیە بەڵام لە کاتێ لە کاتەکانە نیشانەکان تون بێتوانێ وەکو هەوکردنیشی کتوپڕ ئەم تونبوونەوەی نیشانانە ئەشێ ئاماژە بێ بۆ چی؟ ئاماژە بێ بۆ مەترسیداری قۆناغەکەی یاخود چۆن؟ بەتەکیید کە هەوکردنەکە بوو بە هەوکردنێکی کتوپڕ یا هەوکردنێکی تونگ ئەو مەترسیدارە چکە گەر چارەسەر وەرنەگرێ ئەگونجێ ئەو هەوکردنە لە ناو هەوکردنێکی ناو پرۆستاتەکەەوە بێتە دەرێەوە بچێتە ناو خوێنەوە ببێ هەوکردنێک و چۆنەڵی بە ژەهرایی بوونی خوێن لەو حاڵەتەیە چارەسەرەکە قورسترە بێت زەحمەترە بێت لەبەرەوە ئەگەر زیابکە بەتەکیدەوە نیشانێکی مەترسیدارە. زۆر باشە هەر ئەرسێ جۆرەکەی پرۆستات قۆناغیان هەیە قۆناغی جیاوازیان هەیە؟ قۆناغ ئەوەی بەپی قۆناغەکە بەپی نەخۆشیەکە هەیە بەڵێ هەر جۆرێک لە قۆناغی سەرەتا نیشانی کەمترە و تاکو و چارەسەر وەرنەگرێت و بەرەو پێش بڕوا قۆناغەکان قورسترە بێت چارەسەرەکەی قورسترە بێ بۆ نمونە هەڵاوسانی پرۆستات لەوانەیە لە سەرەتای نەخۆشەکەیە تەنها هەنێ ڕێنمایی بین بە نەخۆشەکە دوایی بگاتە چارەسەر بە دەرمان دوایی بگات بە نەشتەرگەری لەبەرەوە قۆناغەکان ئەگۆڕێ بەپێی مەرحەلەی با بڵێن تەشخیصکردنەکەی قۆناغەکان ئەگۆڕێت. زۆر باشە بابینە سەر هۆکارەکان لە هەوکردن و دواتر شێرپەنجە و دواتر هەڵاوسانیش باسەکەین بەڵام با یەکەم جا بزانین هۆکارە سەرەکیەکانی توش بوون بە هەوکردنی پرۆستات هەم لە هەوکردنی کچۆپڕ و هەم لە درێژخایەنیش بۆ ئێمە باسکە دکتۆرکە. خۆی هەوکردنی پرۆستات هۆکارەکانی ئەتوانین بڵێن هۆکاری زۆر هەیە بەڵام بە تایبەتی ئەو هۆکارانە لەوانەیە هەموو هەوکردنێکی ئاسایی لە ناو میزەڵانە کە ڕوئات ئەگەر چارەسەر وەرنەگرێ ئەو نەخۆشە لە کاتی پێویستە ئەو هەوکردنەتە شەنە بکات و بچێتە ناو پرۆستاتەوە یا ئەو نەخۆشانی کە بۆ نمونە طبعا ئەوانی کە تووشی هەوکردنی میزەڵانی ژەبنێشە لە هۆکارەکان ئەوەیە میز تەخیرکردن واتە بۆ ماوەکی زۆر ئەو کەسە میزەکەی ئەهێڵێتەوە یا هۆکارێک هەبێت کە میز بەتاڵ نەبێتەوە ئەو شێلەوانە بۆ منە هەڵاوسانی پرۆستات واکە و نەخۆشە بە شێوەیەکی بەردەوام میز لە ناو میزەڵانیا بمێنێتەوە ئەم میزە کە ئەمێنێتەوەوانێ هەوکردنی توژەکە یا ئەو نەخۆشانی کە بە هۆکارێکی تر سۆندەی میزیان هەیە ئەم سۆندەی میزە بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوانێ ئەمەژە بێتە هۆی هەوکردن لە هەنێ حاڵەتی ترە بۆ نمونە ئەگەر نەشتەرگەری لە منطقەی با بڵێن حەوزە لە ناو میزەڵانە ئەنجام بێرێ ئەم نەشتەرگەریە وەکو ماکێک لە ماکەکان واتە وەکو مزعفاتێک ببێ هەوکردن و هەوکردنەکە بچێتە ناو پرۆستاتەوە یا لە هەنێ نەخۆشەیە نەشتەرگەری ئەکرێ بۆ ئەوی پارچەیە لە پرۆستات وەربگرێ کە ئەوەیەکێکە لە ڕێگاکانی تەشخیصکردنی شەرپەنجەی پرۆستات ئەم پرۆسیجەری کە پارچێ لە پرۆستات وەرەگیرێ لەوانەیە ببێ هۆکارێک بۆ هەوکردن ئەمانە بەگشتی هەوکردنن طبعا ئەو کەسانی کە کێشەی بەرگری سیستمی بەرگری لەشیان هەیە واتە بۆ نمونە شەکریان هەیە نەخۆشی شەرپەنجیان هەیە هەنێ دەرمان وەرەگرن ئەمانە بەرگری لەشیان بێهێزە لاوازە ئەمانە زیاتر معرضن بۆ ئەوی کە تووشی هەوکردنی پرۆستات ببن. پێشڕۆی بێمە سەر هۆکاری شێرپەنجە و هەڵاوسانەکە دەشێ بزانم جیاوازی نێوان هەڵاوسانی پرۆستات و هەوکردنی پرۆستات چییە؟ بەڵێ خۆی هەوکردنەکە
بەهۆی واتە هەوکردن واتە ئیلتیهابات واتە زۆربەی کاتەکان بەکتریایەک لە ناو پرۆستاتەکەیە ئەم بەکتریایە تووشی هەوکردنە بێ لە نەتیجەی هەوکردنەکە ترسی ئەوەی هەیە کە وەکوتم ئەگەر کۆنتترۆل نەکرێ لەرزوتایەکی زۆر بچێتە ناو خوێنەوە بێبە ژاهراییبوونی خوێن مەترسیەکی گەورەی هەبێ بەڵام گەورەبوونی پرۆستات پرۆسسێکی فسیۆلۆژی لەشی پیاوە ئاسایی لەگەڵ تەمەنە پرۆستات گەورە بێ بەشێکە لە فسیۆلۆژی خۆی ینی وەکو نەخۆشی دانانرێ بەڵام جاری وایە گەورەبوونەکە بەڕادەیەکە کە مشکلێکی توانین بڵێن تەکنیکی یا میکانیکی ڕۆیات ئەوەیە کە ئەم پرۆستاتە گەورە بێ بۆری میزەکە ئەگرێ و ناتوانێت میزەکە بێتە دەرەوە واتە نەخۆشی گەورەبوونی پرۆستات نەخۆشیێک نییە بڵێ مەترسی لەسەر هەموو با بڵێن نەخۆشەکە لەش نەخۆشەکە هەیە لە حاڵەتی زۆر پێشکەوتووە پێویستی بەهێ چارەسەر هەیە بەڵام هەوکردنەکە مەترسیدارە واتە هەوکردنەکە ئەش لە هەڵاوسانەکە مەترسیدارتر بەتەکیید بڵێ باشە دکتۆر لە ڕووی تەمەنەوە هەڵاوسان ئەماژەت بۆ 45 بۆ 50 ساڵ زیاتر ئەشی هەوکردن لە تەمەنێکی کەمتر 32 ساڵ هەوکردن لە هەردوو تەمەنەکە ڕۆیە و بە تایبەتی لە تەمەنی گەنجانە ڕۆیات یەکێکە لە هۆکارێک نەخۆشیەکانی پرۆستات لە نەخۆشی گەنجانە ینی نەخۆشی شێرپەنجە و هەڵاوسان لە تەمەنی گەنجە زۆر ئەتوانین بڵێن زۆر کەمە زۆر نادرە بەڵام هەوکردن بە تایبەتی لە گەنجا ڕۆیات پێشەوەی ئەو تەمەنە بەسەرمانە تێپەڕە لە چ تەمەنێکەوە پیاوان پێویستە هۆشیاریان هەبێ لە ئەنجامدانی پشکنی تایبەت بە پرۆستات بۆی بزانن لە قۆناغە سەرەتایەکان ئەم گرفتانە دەستنیشان بڵێ بەگشتی وەکو هەوکردن پشکنینی نییە کە بڵێ پێشوەخەتەوە تەشخیصێکی کە تا هەوکردنەکە ڕوونەیەات نیشانە نابێت کە نیشانەش نەبوو هیچ شتێک نییە بۆ مەسەلەی هەوکردن تەنها ئەوەیە گەر ئەم نیشانانی باسمان کرد لە نەخۆشێکە هەبوو بە زووترین کارسەدانی پزیشکە بۆ پشکنین و تەمەەن پەیوەندیان بێکەوە نیە بۆ هەوکردنەکە لە هەموو تەمەنێکە احتیمالە ڕووبا و فەحسێک نییە پێشوەختە تۆ بیزانی بەڵام بۆ ئەوانی تر هەیە بەڵێ بەتێکیت بۆ بەتایبەتی بۆ شێرپەنجە دوای تەمەنی 45 بۆ 50 ساڵ هەنی پشکنینی تایبەت هەیە کە لای پزیشک ئەکرێ و پشکنینی خوێن هەیە کە ئەکرێت دەکرێت وەکو سکرینێک بەکاربهێنرێ ئەو نەخۆشە بۆ ئەوی یا ئەو کەسە ئاساییە بۆ ئەوی کە متابعەیەک بۆ خۆی کا لە حاڵەتێکات شتێک ڕووبا لە قۆناغێکی سەرەتایە تەشخیصی بکە زۆر باشە هەڵاوسانی پرۆستات هۆکارەکەی چیەکە زیاد لە پێویست بڵێن ئەم پرۆستاتە گەورە دەبێت بەڵێ خۆی وەکو بەشێک لە گەورەبوونەکە وەکوتمان ئەمە بەشێکی ئاساییە فسیۆلۆژی لەشی پیاوە بەڵام ئەوەی کە چی وە ئەکای لە یەکێ بۆ یەکیشتر زیاتر بێ بەشێ لە هۆکارەکان بۆ ماوەی دەوری هەیە واتە لە خێزانێکە لە نێوان بڵێن باوک و کوڕ و نەوەکانە سیرەکەی بەگشتی ئەو کێشەیان هەیە بەڵام غێری ئەو هۆکارە هۆکارێکی زانراو نییە کە بەهۆی چیەوە پرۆستات لە یەکێکە زیاتر گەورەترە بێ لە یەکێکی تر تا ئێستا زانستی پزیشکی ئەوە نییە لەوانەیە هەنێ بەحوسات کرابێ هەنێک مەسەلەن ڕائهەبێ بەڵام هیچ شتێک وەکو کە یەکلای کرابێتەوە بۆ یەکێک تووشە بێ یەکێک توش نابێ وەکو هەڵاوسان نییە زۆر باشە ئەی هۆکارەکانی توژبوون بە شێرپەنجەی پرۆستات دکتۆر شێرپەنجەی پرۆستات ئەویشە گونجێ هۆکارێکی بۆ ماوەی بێ واتە لە خێزانێکە بەگشتی ئەو نەخۆشیە هەیە هۆکاری تر هەموو لە هەموو نەخۆشیێک لە زانستی پزیشکە بەشێک هێڕێتەوە بۆ هەنێ هۆکار کە نەزانراوە تا ئێستا واتە بەشێکی بۆ ماوەیمان هەیە بەشەکەی نەزانراوە بەتەکیید ئەو نەخۆشانێکی کێشەی بۆ نمونە جگەرە کێش بن یا هەنێ ماوادی کیمیاییان بەکارە نابێ یا ئەوە تا سیستمی بەرگری لە شیان زەئیف ئەمانە هەموو زیاترن بۆ چۆنەڵی معارەزم بۆ هەموو جۆرەی شێرپەنجە وەکو شێوەیەکی گشتی بەڵام هۆکارێکی تایبەت نییە بۆ توشبوون بە شێرپەنجەی پرۆستات زۆر باشە ئەو کەسانی کە گرفتیان لە گورچیلەیانە هەیە لە میزەڵانیان هەیە ئەمانە ئەشێ ڕێگە خۆشکردن بۆ توشبوون بە یەکێک لە گرفتەکانی پرۆستات بەتەکیید ئەوانەی کە هەوکردنیان هەیە هەوکردنەکە لە گورچیلەیە بێ لە میزەڵانە بێ یا ئەوانی کە بەردیان هەیە بەردەکە بۆ نمونە دابەزێتە ناو میزەڵانەوە بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە بەردە ئەبێتە هەوکردن ئەم هەوکردنش کە چارەسەری وەرنەگرت تەشەنە ئەکا بۆ ناو پرۆستات چونکە شوێنی پرۆستات لە شوێنێکی بتوانین بڵێن شوێنێکی قوڵایە لە ژێر ملی میزەڵانە ئەو هەوکردنە کە گەیشت ئەوێ چارەسەرکردنەکەی قورسە بێ لەبەرەوە ئەو هۆکارانە احتیمالی هەیە بڵێ بە هەوکردنی پرۆستات بەڵام وەکو گەورەبوون هەڵاوسانی پرۆستاتەکە پەیوەندیکی وای نییە خۆی لەوانەی هۆکارێک بێ بۆ نەخۆشی گورچیلە و
میزەڵان بەڵام نەک بڵین گورچی لەو میزەڵانەکە بن بە هۆکارێک بۆ نەخۆشی هەڵاوسانەکە. دکتۆر ئاماژت بەوە کرد لە سەرەتای قسەکانماندا کە پرۆستات ئەو شلەیە دروستەکە کە دەشێ تۆی پیاوان تێیدا پارێزگاری لێ بکرێت. دروستبوونی ئەم گرفتانە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر وەرچەخستنەوەی ئەم پیاوە؟ بەڵێ بە تاکید خۆی پرۆستات ئەو شلەمەنی کە دەرێکە دەوڵەمەندە بە بڵێن بە مادی زینکی تایە، فرەکتۆزی تایە، کۆمەڵی ڤیتامینات و مادی گرنگی تایە بۆ ئەوەی کە یارمەتی تۆکایەت کە لە کاری پیتاندنە لەبەرەوە ئەگەر هەوکردن ڕوو بدات و چۆنەڵی بەکتریا لە ناو ئەم شلەمەنیە هەبێت ئەمە هۆکارێکە بێ بۆ ئەوەی کە مەسلەی با بڵین سکپڕی لە نێوان ژنومێردا کێشە دروستکە بەهۆی ئەم هەوکردنەوە. ئێمە زۆر کات هەیە ئەو کەسانی کە با بڵین نەزۆکی پیاوان هەیە هەنێ فحوساتەکەن هەنێجا لە پشکنینی تۆکانە دەرەکەوێت کە بەکتریای تایە ئەو کاتە پێویستەکان زەرعی بۆ بکەین بۆ تەشخیصی بکەین و چارەسەر وەرگرێ. یعنی ئەگونجێ بەڵێ هۆکار بێ هەوکردن بۆ کێشە دروستکردنی مناڵ بوون. پێش چارەسەرەکە ئەمەوێ بزانم خۆپارێزی چۆنە لە توشبوون بە گرفتەکانی پرۆستات بەگشتی. چۆن خۆمان بپارێزینیان چۆن پیان خۆیان پارێزندا ڕێگەی شێوازی ژیانیان خۆراک مامەڵەکانیان خۆی بەگشتی پرۆسێسی با بڵین میزکردن لە ئەتوانین لە ژن و پیاویشا بڵین سیستمێکی بەرگری ناولەشی مرۆڤە بۆ ئەوەی کە با بڵین کە وەکو پاژماوەی ناولەشی ئینسانە دەرەکرێت. لەبەرەوە ئەگەر میز تەخیر بکرێ و لە ناو میزەڵانە بهێڵڕێتەوانێ ئەمە هۆکارێکە بۆ توشبوون بە هەوکردن. لەبەرەوە لە پیاوانی شاکە ئەمە هەوکردنە ڕوویدا ئەو هەوکردنە ئەشە تەشەنە بکە بۆ هی پرۆستات. لەبەرەوە یەکێ لە هۆکار شتە گرنگەکان ئەوەیە کە پرۆسێسی میزکردن تەخیر نەکرێ لە کاتی خۆیان بکرێ و ئەو شتانی کە هەوکردنێکی میزەڵان کە ڕۆیە ئەگەر زوو چارەسەر بکرێ ئەو کاتە ڕێگری ئەکرێت لە توشبوون بە هەوکردنی پرۆستات. لەبەرەوە چارەسەرکردنی هەوکردنی میزەڵانی شەکل شتانی کە گرنگە کە زوو بکرێ بۆی نەبێ بە هی پرۆستات. چارەسەرکردنی هەوکردن و هەڵاسان و شەرپەنجەشمان بۆ بخێتە ڕوودەگەن. خۆی هەرسێکیان چارەسەرەکانیان بڵین بەشێکی گرنگن لە باسکردنی نەخۆشەکانی پرۆستات. چارەسەرەکانیش جیاوازیان زۆرە لەگەڵیەکە. لە هەوکردنی پرۆستاتە چارەسەرێکە ئەگەر هەوکردنیکی توندی پرۆستات بێ واتە کتوپڕەکەی بێت وتمان زۆربەی زۆری هۆکارەکان بەکتریایە. لەبەرەوە ئەم بەکتریانە ئەبێ دەرمانی دژە بەکتریای بۆ بەکاربهێنرێ. بەڵام چارەسەری پرۆستات وەکو چارەسەری هەوکردنێکی ئاسایی میزەڵان نییە. لە چارەسەری ئاسایی میزەڵانە لەوانەیە تەنها بوو ماوەی 5 ڕۆژ نەخۆشەکە چارەسەر وەربگرێ و ئاسایی و چاگە بێت و بەڵام لە هی پرۆستاتە درێژخانە چارەسەرەکە واتە لە نێوان 4 هەفتە بۆ 6 هەفتەیە دەبێت چارەسەر وەربگرێ چارەسەری دیجە بەکتریا واتە مانێک بۆ مانونیەک. ئەگەر درێژخایەن بە نەخۆشی هەوکردنی پرۆستاتەکە چارەسەرەکە لەوانەیە پێویستکە بۆ ماوەی 4 مان وەربگیرێ. ئەگەر چارەسەری وەرنەگیرێت و گرنگی پێنەدرێت و پشت ئەگەر گرنگی پێنەدرێ و کووتمان ئەو کاتە احتیمال بچێتە ناو خوێنەکەیەوە بە ژەهراوی بوونی خوێن مەترسی لەسەر لەشی ئەو پیاوە دروستکە لەبەرەوە چارەسەرەکەی دوای قورسترە بێت. وانێ جار ئەگەر چارەسەرەکە تەخیر بکرێ لە ناو پرۆستاتەکە ئەوەی کە پێوترێ ئەبسێز واتە دووماڵ واتە کێم و جەڕاتێکی زۆر کۆ بێتەوە لەوانەیە ئەو کاتە پێویستکە لە ڕێی نەشتەرگەریەوە ئەو چۆنەڵەکەی مجرات و ئەو پرۆستاتە پاک بکرێتەوە. لەبەرەوە لە خۆناغی سەرەتایە چارەسەرەکەی بە دەرمانە لە خۆناغی دواترە چارەسەرەکەی ئەبێتە پێلانی پێویست بە نەشتەرگەری بکە. ئەم بەنسبەت هەوکردنی پرۆستاتەوە. جا بابینە سەر شێرپەنجەی پرۆستات. پێش شێرپەنجەش باسی هەڵاوسان کەین. هەڵاوسان ئەگەر چارەسەری نەکەی هەنێ کێشە دروستەکە ئەگەر دەرمان وەرنەگرێت ئەگەر باسی ئەو کێشانە بکەین چێ لەوانەیە خۆی هۆکارێک بۆ توشکردن بە هەوکردنی میزەڵان لەوانەیە ببێتە هۆی دروستکردنی بەردی ناو میزەڵان. ئەگەر بۆ ماوەیەکی زۆر هەڵاوسان هەبێ و چارەسەر نەکرێت لەوانەیە تەسیر کاتە سەر گورچیلەکان و ئیشی گورچیلەکان سست بکات. لە هەنێ حاڵەتیشە لەوانەیە ببێت بە هۆی گیرانی بۆری میز و پێویستکە سۆندەی میزی بۆ دابنرێت. لەبەر لەم حاڵەتانەیە پێویست بە چارەسەرەکە چارەسەری هەڵاوسانی میزەڵان ئێمە هەنێ ڕێنمایی گشتی ئین بە نەخۆشەکە ئەوەیە کە بە گشتی وەرزشەکات خواردنی تەندروست بکە ئەخوات ئاوێکی باش ئەخواتەوە چاو قاو و مادی کافین ئەگەر کەم بکرێتەوە باشترە چکەمانە ئەبنە هۆکارێک بۆ ئەوەی کە میزەڵان زۆر چالاکە بێ و زۆر نەخۆشەکە زوو میزەکە جگەرە
بە شێوەیەکی گشتی جگەرە کەم کاتەوە. دوایەوە چارەسەری دەرمان هەیە، ئەتوانرێت لە ڕێی دەرمانەوە چارەسەری نەخۆشی هەڵاوسانی پرۆستات بکرێت. لە هەنێ حاڵەتی تایبەتە هەیە لەوانەیە نەخۆشەکە بە چارەسەری دەرمانیشەوە نەخۆشەکەی کۆنتترۆل نەکرێت. لەو حاڵەتەیە ڕێگەی نەشتەرگەری هەیە. نەشتەرگەریش ڕێگەی زۆر زۆری هەیە. ئێستا بە خۆشحاڵیەوە ڕێگەی تەقلیدێکی کە لە ڕێی هەڵدڕین و نەشتەرگەریشی گەورە و ئەمانە نەماوە، ئێستا لە ڕێی نازوورەوە کرێ. پرۆستاتەکە لە ڕێی نازوورەوە ئیتر جۆری هەیە، جۆر هەیە لە ڕێی لەیزەرەوە هەیە، جۆری هەیە لە ڕێی کەویکردنەوە هەیە. پرۆستاتەکە لا ئابرێ و سوودێکی زۆر. دکتۆر تۆزە پێش ئێستا باسی هۆکارەکانمان کرد و ئەنجامدانی نەشتەرگەریەک لە منتیقی حەوزە ئەشێ بێتە هۆکار بۆ هەوکردن. چارەسەرکردنی هەڵاوسان لە ڕێگەی نەشتەرگەریەوە هۆکارێک نابێت بۆ هەوکردن لە داهاتوە؟ خۆی ئەگونجێت، بەڵام عادەتەن ئەو نەخۆشانی کە ئێمە نازووری بۆ ئۆکەین و پرۆستاتەکەی بۆ لابین، ئەو نەخۆشانان کە خۆیان بەهۆی پرۆستاتەکە و زوو تووشی هەوکردنە بن، بەهۆی تووشی کێشە بوون، ئێمە لەو حاڵەتەیە کە ئەو پرۆستاتە لابین بەشی زۆری شەرنی لە ساسەی پرۆستاتەکە لا ببرێ، ئەو بەشی کە کێشەی دروست کردووە لا ئابرێ، و دوای ئەوە نەخۆشەکە کێشەی میسکردنی نامێنێ، لەبەرەوە فترەی سەرەتای دوای نەشتەرگەریەکە بێ عیلاج وەرگرێ بۆ چیشە هەوکردن نەبێ، بەڵام لە دواترە دوایی کێشەی هەوکردنەکەشی نامێنێت. زۆر باشە. چارەسەرەکانی شێرپەنجەی پرۆستات. بەڵێ شێرپەنجەش وەکو هەموو با بڵێن شێرپەنجەی تر بڵێن لە شوێنەکانی تریلشی مرۆڤ قۆناغی هەیە، بە پێی قۆناغەکان نەگۆڕێ. ئەگەر لە قۆناغی سەرەتایە بوو کە پرۆستاتەکە شێرپەنجەکە لە ناو پرۆستاتەکەیا بوو، ئەتوانێت لە ڕێی نەشتەرگەریەوە پرۆستاتەکە چۆنەڵی کاملێتە بەتەواتی پرۆستاتەکە لا ببرێ و چارەسەری تەواو و نەخۆشەکە چاگە بێتەوە. بەڵام ئەگەر پێشکەوت بێ نەخۆشیەکەی، واتە چوبێتە دەوروبەری ناو پرۆستاتەکەیەوە، چوبێتە ناو میزەڵانیەوە، لەو حاڵەتانەیە لەوانەیە پێویستکە جگە لە نەشتەرگەری با بڵێن چارەسەری بە تیشک وەربگرێ، یا ئەوە تا نەخۆشەکە هەنێ دەرمانی هۆرمۆنات و کیمیایی وەربگرێ. لەبەرەوە لەو حاڵەتەیە چارەسەرەکەی فەرقەکە قۆناغی تەشخیصکردنی نەخۆشیەکە قۆناغی چارەسەرکردنەکەشی ئەگۆڕێت لە سەرەتایە نەشتەرگەریە، لە قۆناغە پێشکەوتوەکانە لەوانەیە بە چارەسەری کیمیایی و هۆرمۆنات و تیشکە بێت. دکتۆرگیان دواڕێنمایی تۆ بۆ شێوازی ژیان و شێوازی خۆپارێزی و ئەو کەسانی کە توشبووی ئەم گرفتانن چییە؟ بەڵێ بە شێشی گشتی کە ئەم ڕێنمایانە بۆ هەموو نەخۆشیەکانی تریژە گونجە و بە تایبەتی بۆ پرۆستاتیش هەر سوودی لێبینێ نەخۆش ئەوەیە کە خواردنی تەندروست بێ، سەوزە و میوەی باش بێ، ئاوێکی زۆر زۆر باش بخواتەوە، پرۆسەسی میزکردن تەخیر نەکە. ئەگەر هەر نیشانەیەکی ئەمە پێڵێن نیشانی ئەلارمین ساین، واتە ئەو نیشانانەی کە ئەبێ نەخۆشەکە چۆنەڵی کە بینی زوو بە دوایە بچە، ئیش بریتە لە بوونی خوێن لە ناو میزە. ئەگەر هەوکردن نیشانەکانی هەوکردنی هەبوو زوو سەردانی پزیشکە، و ئەو نەخۆشانی کە لە خێزانەکەیانە نەخۆشی بەردەوامی پرۆستات و گەورەبوون و هەڵاسانیان هەیە، زوو متابعی خۆیان بکەن چنە لای دکتۆرچکانەیە پشکنین هەیە، هەنێکیان لە ڕێی خوێنەوە، هەنێکیان وەکو فەحسی سەریری پێڵێن، واتە پشکنینی سەر جێگەی پێڵێن دکتۆرەکە بۆ یەکە بۆ ئەگەر حاڵەتی نەخۆشیەک هەبێ زوو تەشخیص بکرێ و زوو چارەسەر بکرێ. زۆر باشە. دکتۆر ئاریالی پسپۆڕی نەشتەرگەری گوشی لە میزەڕۆ. دکتۆرگیان سپاس بۆ تەواوی زانێرەکان، سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادە. زۆر سپاس بۆ ئێوەش، سپاسانەکەم. خۆشەویستان، تۆری دووەم بارمەتی میوانەکەم و بێگومان هاوکارانم پێشکەشکرا و چانێک وەردەگرم دەست لەگەڵ چاپەرداوە.